ئەو کاتتان باش بەڕێزان چۆنن هیوادارم باش بن. ئاوڕێیان دقە لە دەرەوەی ئیرادەی ئێمە بڕوا بکەن ئەو هەموو ڤیددیۆیە، یعنی زانیاری زانیارێک دەزوو لێرین ئیتر زانیاریت کە دێ وە لە بۆ پشتڕاستکردنەوەی وە لە بۆ جوڵاندنی کەیسەکەی گرنگەکەی بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەو شش هەندێک قسە و باز دەکەین ئەو بەڕێزانێک کە پێیان دەکرێ لەگەڵمان بەشدار بن سوپاسیان دەکەین. سپاسیان دەکەین. سێ دۆسیەی گەندەڵی سەرۆکایەتی کۆمار کوورەکارە ساتە بەخوا برا هاوڕێیان چەندە چێ قوڵایی ئەوەندە قێزەوەنتر و یعنی بێزارەبی بێزار. دوو وەزیرێکی سکرتێری کۆنی تاڵەبانی نزار ئامێدی و براکەی گۆهدار ئامێدی کە گۆهدار سەرۆکی هەواڵگری بووە 9 ساڵ عێراق هەواڵگری ئستخبارات سەربازی ومەوە و براکەشی سکرتێری تاڵەبانی بە دوایەوەی تەوەزیری ژینگە. ئاوڕێیان ئێستا هەندە قسە و باس دەکەین لەسەر وە سەلوان مۆمیکا. ئێستا یەکەم شت باس لە سەلوان مۆمیکەتان بۆ دەکەین کە وەزعەکان بە کوێ گەیشتیە و پۆلیسی سویت بە 2 سەعات دۆزیانەوە هاوڕێن، بە 2 سەعات لەبەر ئەوەی ئەوە سیاسیە بە 2 سەعات دۆزیانەوە بڕوا بکە. ئێستا پێتان دەڵێن بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەرێ ناوەندێکی پۆلیسە بوو، پۆلیسی فریاکەوتنی سلێمانی کە ئەمە گوتمان 6,000 دیناریان لێدەجێڕدرێتەوە. کاک ڕزگار جەبار سەرپەرشتی دەکرد. هاوڕێیان دەبام زووترۆ بڵێم لە مێژە بە من گوترە دوای ئەوە ئێمە چەند هەواڵێکمان بڵاو کردەوە خۆشبەختانە ئێستا کە ینی بەخۆشیان ئەو پارێکە خڕیان کردبەوە لە ئەوەیان سەرف کردیا ئەرزاقیان لەو کوڕینە بە منیان گوت بێ منەت بە ئەو بەرپرسەکانی کە سەرپەرشتی ئەو شتانە دەکەن وتیان بێ منەت بە ئەگەر ئەرزاقمان لۆ ئەو فۆجی پۆلیسەکان نەکڕیە بە ئاگادارمانکەنەوە. هاوڕێیان بەخێر بێن. ئێستا هەندێک قسە و باز لەسەر فەزاعەتی سەرۆک کۆمار لەتیف ڕەشید و IQ و یعنی دنیایەک و هەندێک بەرپرسی باڵای یەکێتی باز دەکەین کە چۆن بوونەتە ملیۆنێر بەسای ئەو ڕۆژەوە. بەس یەک دەقە با لەو 1-2 پەیجێ بڵاو کەمەوە بەسەر ئەو چاوەی ئێستا دەست پێ دەکەین هاوڕێیان دەست پێ دەکەین. دوایین ئەوە بەداخەوە هاوڕێیان ڕەوش زۆر خراپ بووە تایبەتی لای ئێمە لە سویت وەزعەکان زۆر ناڕێکە کۆبوونەوەی حکوومەت و حزبەکان بووە لەگە پۆلیس ئەوڕۆ لەسەر ئەو ڕۆژە کارەساتەکە لەوەدایە هەمووش ڕوبەڕووی ڕێکخراوێک دەکرێت گروپێک دەکرێت فۆکس ڕۆت کە گروپی ڕێوی کوردەکەیە. ستا قسە و بازەوە کرایە کە ناویان بخەنە لیستی تیرۆر لەبەرەوەی ئێران گوایە دامیان دەکە لەو ڕوانگەوە ناویان بخەنە لیستی تیرۆر و بەداخەوە دوێنێ مێردی پووری ڕەوا مەجید دەکە کابراایکی بێزەڕە بەس 2 مناڵی یەکەچ کوژرا لەو شەڕانە ببوون تەواو یەکەچی کوژرایە لەو شەڕانەیەکە چی لە زینداندایە بەخۆشیان کوشت. مێردی پووری ئەو ڕەوا مەجیدەیە بە پێی ئەو زانیارانە لای من
لە ناو دوکانەکەی کوژرا بەس هەر دەم و دەست پۆلیس ئەوەکانی گرت ئەو کەسەی گرت کە کوشتی تەمەنی 35 ساڵە پێشتر باگراوندێکی پڕ لە توندوتیژی هەبووە لە زیندان بووە هاتە دەرێ ئەوە هەموو شەڕی مافیاکان هاوڕیان لە نێوان خۆیان خراپ کەتینە بەر یەکتری یعنی خزمی یەکتر دەکوژن لە تۆڵە عینەوەکو عەشائیری ماڵی یەکتر دەتەقێنەوە حاڵەتێکی زۆر خراپە ئەوە لەسەر خەڵک نییە ینی بێن ئەریەکە چیان گرت و بیگرن و بیکوژن ناوە خۆیان ماوە ئەوە دەبن لە 2017ەوە ئەو دیاردەیە زۆر گەشەی کردی هەروادەی گەشە دەکاتن و زۆر بەشی مناڵی بن هەژدەیە بەکاردێنن کە ئەوە گەورەترین کێشەیە لە سوید کە لە سویدەوانە حکم نەدەدران دەبردرانە مەدرسە ینی بۆیە پاش ماوەیەکی کەم بەردەدرێن ئێستا هەر وا بەرە و 14 ساڵی دەبن حکمیشان دەبن هەتا 14 و 15 لەوێ بڕیا دەدەن ئەوە ئیتر هەروادێ عقوبات تون دەکەن هەروادێ مزایقەی بنەماڵەکانیان دەکەن ینی هەیە ئەوانەی منداڵیان وایە دەریان دەکەن لە خانی بۆ زانیاری دەریان دەکەن لە خانی ئیتر عقوبەی سزنیان لەو زیاد کرد کە پێشتر لە بۆ بن هەژدە نەبوو هەتا نەبیە هەژدە ئیتر تند و تیژی دەکەن بەس حکومەت ئەو ڕۆکۆبوونەوەی کردی لەگەر هەموو حزبەکان کە لەگەر پۆلیس کە ڕێگا چارەی یەک لەو ڕێگا چارە حزبی لیبراڵەکان داوای کردیە کە دەڵێت با ئەو ڕێکخراوی فۆکسترۆت بخەینە ناو لیستی تیرۆر بەداخەوە وەزعەکان زۆر خراپە ئەوەش یعنی هەموو کەرەسەیە لە بۆ هێزە سڤاریە دیموکراتن کە هێزەکە دژە پەناهەندەیە کە ئەمنیەتی ئەو وڵاتەمان تێکدا شارستان ڕاستش دەکەن ینی لە هەموو ڕێکەوە ئەو ئەوروپای 2000ەکان نمایە ئەو ئەوروپای خۆیان بنیادیانە ئەوروپاشکە ئێستاکە بەجددی ینی نەکەر سوید هەموو ئەوروپا شوێنی هاتیان هاوڕێیان بێمە سەر سەلوان مۆمیکا ئەو کات دوێنە شەو سەعات 11 شەو لە ناو ماڵەکەی خۆی سەلوان مۆمیکا ئەو کەسێک کە 4 جار قورئانی سوستاند و بەداخەوە دەچوو لە بەردەم مزگەوتەکان لە ڕۆژی جەژنیش قورئانی دەسووتان ئەو ڕەفتارە ئەمن لە بەوە نییە دەمێتریش گوتم لە 2021ەوە من ئەوم باس کرد لە بەرەوەی پێشترش ڕاسمۆس مالودان هەبوو کابراایکی دانیمارکی بوو بەس داچی ئەوە بوو سویدی بوو دەهاتە سوید ئەو کەتنەی دەکرد یعنی ئەو سەلوان مۆمیکا گەورەترین ئەزمەیان لە سوید دروست کرد لەگەر هەموو دنیا کێشەیەکی زۆریان یعنی بڕواکە بەدەیان ملیار کرۆنی سویدیان زەرەردا دیبلۆماسیەت و ناو دەنجی سوید و سوید بۆ ماوەی 1 ساڵ زیاتر یعنی کەتە حاڵەتی ئینزاری جیمیان ئەوەتە دەرەجە 4 وەزعەکیان دروست کردووە من لەو کات یعنی گەیشتمەیە قەنەعەت هاوڕێیان کارەساتەکە یەک کەس بتوانی وڵاتێک هەموو ئاڵوگۆڕ بکە لەگەر هەموو دنیا بە شەڕی بینی کێشەی لێ دروست بکە و ئەو وڵاتە پێیداگرت لە سەر دیفاعی لەوەی کرد کە ئەوە پۆلیس دەیان پاراست ڕەنگی لاینگۆ بڵێن قورئان سوتاوە لێرە حقوقی ئەوەیە ئازادی بیرڕابوو تر قانونەکەی خۆیان وادا نیان دەتوانی مادەیەک نەبوو یاسایی ڕێ لێ بگرن ڕێ یعنی ئەو ڕاسمۆس مالۆدان دانیمارچەکە بڕوا بکەن بدایەت هات قبوڵیان نەکرد ماوەیەکی زۆر وتیان جنسیە سویدی نییە تەندەگەی کابراایش دانی چوو جنسیە سویدی لە ڕێداچی دروست کرد یعنی ئەوە نەبوو سوید دەعم بکە یان دەعمی سەلوان مۆمیکای بکە بەس قانونەکە چ بکاتن یعنی ناتوانی ڕێی لێ بگری کو هەندێک کەسێ تاوانبارە بەس حاکم ئەدلەی نییە ناتوانی بەری دەداتن ئەگەنا سوید لەسەر ئەو دوو کەسەی گەورەترین زەرەری کرد یعنی بەجددی زۆر ئیسلامیەکان قین بە دژدژی سوید چ بکە یعنی چ بکە کە قانونێک نەبی کابرا خۆی کوردستان نییە بڕێ قانونەکەی بخاتە بندەست و پێ حاکم هەیە ڕەفز دەکە چەند جار پۆلیس بە 5 مانگ ئیجازەی نەدەدانێ بە 4 مانگ 5 مانگ دەچوون وەریان دەگرت تا شکایەتیان دەکرد وەریان دەگرت یعنی بۆیە مەوزوع ئەوە نەبوو وڵاتی سوید دژی قورئانە و قوڕەگە قورئان و هەموو خەڵک زۆر استفزاز بوو پێ یعنی بەجددی ئەو پەڕی بریندارکردنی خەڵک بوو دەچووی لە بەرامبەر مزگەوتی لە ڕۆژی جەشن لەوێ قورئانەکەیان دەسووتان ئەخە باشە بەجددی ئەوە ناسە خوارد بەڵام لەگەڵ هەموو ئەوەش کاتی خۆم هەموو ئەوانە پاساو نییە بێ ئەتو ئەو عەقڵە ئێرهابیەی شەرق بینی لێرە مەدەنیەت و شارستانیەتی ئەوروپا تێک و پێک بدەی هەریەکە قسەی کرد گولەی لە دەوی بدەی
ئەوە زۆر خراپە ئەو عەقڵێتە یەکەم کەس ئیسلامیەکان وێنەیەکی زۆر خراپیان لە هەموو دنیا لەسەر وێ ناکرایە من نازانم ئەڵێن ئەوانیش وایان کرد لە غەزە وایەوە ڕاستەکەن ئەوانیش بێدەنگ بوون وڵاتانی ئەوروپا دەبڵمڕال بوون لە بەرامبەر غەزە بەڵام ئەومانەوە نییە غەڵەت بە غەڵەت چارەسەر بکرێ بەهەرحاڵ سەلوان مۆمیکە لە 2010 ئێرە لەگەڵ حەشد بوو کابرایکی عێراقی بوو دەڵێن ئەسڵ ئەرمەنیە دەگەر حەشد لە مووسڵ بوو ئاتە ئێرە لێمان بوو ئەو کابرای ئاتیستەی دەچ قورئانی دەستان یعنی هاوڕێیان من بۆ خۆم دوژی دووشتم یەک ئەو نەوع ئیستیفزازانە دووش جوێندان بەڵام بە هەموو حاڵەتێک دووبارەی دەکەمەوە ئەوە دەمێتش نامەوێت زۆر لەسەری بڕۆم سەلوان مۆمیکە هەتا بەدەو قسەی بکرد باە نەدەبایە بکوژێ بەڵام کە یعنی ئەو حاڵەتە زۆری مان لەسەر با نەچمە سەری کوشتنی خەڵک لەسەر بیرڕا لە سوید حاڵەتێکی خەتەرە نەک لەبەر ئەوەی سەلوان مۆمیکەیە بڕوا بکە ناوڕێ من گومانم هەیە سوید نەرم بووە لەو کەیسەی ناپاراست پاسەوانی هەبووە کاکە لەی چوونە ژۆرێ ینی حرەسی هەبوو عرەس گوایە یعنی ئەو پارێزەرەکەی دەڵێ کە پاسەوانی هەبووە حمایە جۆرێک لە حیمایی هەبووە لەبەرەوە ژیانی وەی زۆر مهدد بووە چ کەس نییە بۆ خۆتان دەزان ئەو دەلەی چوینە ناو ژۆرە کوشتیتیان وەلەو لە پۆلیس بە 2 سعات 11 جیرە کوژە بڕوا بکەن بە لایف لە ناو لایف سعات 1 چاریان گرتیە سعات 1 و سعات 4 دوای 5 سعاتی پێنجەمیشیان گرتیە چاریان باگرە خەڵکی منتیقەی نزیک خۆیتینە هەموو خەڵکی سۆدەرتالیا تر نازانم کریستن ینی مەسیحینیان ئیسلامن بەڕاستی تا ئێستا دیار نییە یعنی ئینسان بڵێ ئەوە ئیسلامی کوشتی دیار نییە خەڵکی هەموو ئەماوانەی لە ستۆکۆڵم دەژێن سۆدەرتالیە منتیقەیەکی زۆربەی مەسیحیەکان لەوێ خڕبووینەوە کورد لە هەندێ منتیقە خڕبوویتەوە مەزان شارهۆڵمن و شیستە خڕبوویتەوە سێ درە و گرێدینگ و لەو منتیقانە یعنی هەرێکە سۆماڵی کالەو ئەوانە زۆربەی خڕدەبتەوە یعنی ماڵیان ئەو منتیقەیەکی مەسیحیە دەڵێ ئەوانەی کوشتیان هەموو نزیک ماڵی خۆی بوونە یعنی خەڵکانێک بۆ نزیک ماڵی خۆی بوونە ئەوەی کە کوشتیتی گومان دەکرێت دیارە تا یەکشەم یەکلا دەبتەوە 20 ساڵێکە لەگەر 6 ساڵێک ئەو دووە تۆمەتی کوشتن و یارمەتیدانەکان کوشتنەکە و یارمەتیدانەکە ئەوانی تر یارمەتی بوونە سیارێک هەر ئەو دەمی لە کامیرەی دەرچوار پۆلیس لەبەرەوەی سێپۆ دەستگای هەواڵگری هاتە پشت ئەو کەیسە هاوڕێ من دەمێت تریش گوتم تیرۆری سیاسی زۆر جیایە من نامەوێت خۆم بەعسکەم خۆش نێوندا لە چاو ئەو قمبەلە و ئەو تەقینەوە ئەو شەڕە مافیانە ئەوە شارستانیەت و دیموکراسەتی وڵاتێک دەگاتە خەتەر بۆیە دەستگای ئەواڵگری دێتە پشت ئەو مۆزوعانە بە ڕاشکاوی لەوانەی کەس دێتە پشت بەس یعنی تیرۆری سیاسی واتە تو دیموکراسەتی ئەو وڵاتت خستە خەتەر یعنی ئەوە زۆر لایەن گرنگە کە ئەتوو خەڵک نەتوانێت ڕای خۆی بدە بۆیە ئەوە ئیشی دەستگای ئەمنیە ڕێگری بکاتن وەکو گوتم 11 کوژایە بڕوا بکەن هیچ حاڵەتێکەوە نەبوو بە 2 سعات چاریان گرتیە هەر بە 2 سعاتی چار دیارەمانەوە نییە ها مزنوبی سەتاسەتن تاقیقات دەکرێت بەزی تر چەچیان لێ گیرایە چەچیان لە ناو سیارەی لێ گیرایە بەڵگەی یعنی هەموو بەڵگان بەو ئاراستەی ئەو گروپە بوونە چاریان هەر ئەو دەمی سعات 1 و هەندێک جیرە 11 کوژە 1 جیرانە ئەویت کەشیان 5 سعات 4 و هەندێک جیرایە 5 کەسن چاریان ئەو باگراوندە مافیا بوون و زەلام کوشتن و تند و تیژیان هەبووە بەس ئیتر جەریمەی گەورەیان زۆر نەکردیەوە یەکیشیان ینی وا نەبووە ینی تند و تیژی هەبووە چەچی لێ جیرایە بەس باگراوندێکی ئەوەی نەبووە ئێستا پۆلیس وا تاقیقکە و هەتا یەکشەمێ بەداخەوە هاوڕێیان هەندێشت هەیە من وەکو گوتم یعنی ئەو 5 جیرایە گویا خەڵکی سۆدەرتالیەش بە دەگمەن موسڵمانی لێ ها بۆ زانیاریتان و ئەوەی پۆلیس باز کردێتە ئێستا ینی ئەو زانیە بۆ زانانی بدایەت حەزیان نەکردە پۆلیس ناوی سەلوان مۆمیکە بڵاوتەوە وەکو هەموو خەڵکان کە کەسە کوژایە وەکو عازی هێرشی خۆ پۆلیس ڕسمەکەی بڵاو نەکردەوە خەڵکە بڵاو دەکاتەوە بۆ زانیاریتان ناو ئەوانە نادەن ئەوان بەسی تر ئەوە دەکەویتە ناو سوسیال میدیا بڵاو دەبتەوە خاستن ئەوە لە ناو لایڤ بووە و ئێستا بە دواتچوون دەکڕیت چییە کەس مەرز نییە سەتاسەتش ئیسلامی بن ها یعنی ئەوانە بن کە خەڵکانێک بن بەس شێوەی تیرۆرەکە وەکو شێوەی سەردەشە چوونە سەری تەپی سەرچیاندایە چەند گول لەیەکیان لێدایە
تر ئەوە هەموو نیشان دەدات کە ینی ئەوەیە و زائیدەن نازانین ینی بەڕاستی پێ دەڵێم چکۆکو گوتم ئەو منتیقەیە هەمومان خەڵکی ستۆکۆڵمین ئەوان ئەزان ئەوە زۆربەی مەسیحی تێدایە چار پێنج کەسن ئەوە هەتا تەواو نەبی نازانێ برێیس ئەوە مۆری ئیسلامیە بەڵام بە حکمی ئەو ئاتیس بوونەی و پێشترێ ئەو قورئان سوستانەی گومان لەوانەیە گومان هەر ئەوەندەیە و $1 ملیۆن لە کوفەی تەبەڕع کرا بلۆی هەر کەسێک بیکوژی و زائیدەن قورئانێکی زێڕینیشی بدرێتێ لە پای ئەوە و شتەکە هەر ئەوەندەیە تا ئێستاکە ئەوە بەس وەکو گوتم یەکەم جارە بڕوا بکەن بە 24 سەعات بە کەمتر بە 2 سەعاتی کەسەکە بژیرە ئەوەی حاجی هێرشیش کە کوژایە بەداخەوە کابرایەک دوکانی خۆیە بوو پۆلیس لە نزیک شوێنە ئێستا پۆلیس لە هەموو گەڕک و کۆڵانەکان زۆربەی هەیە بە تایبەتی بەش ئەو بەشانەی کە جەریمەی زۆر لێڕدا کە بەشە باشوورەکەیە هەر دەم و دەست لێ بوونە کابرایان گرتێ کە جیان لە تەقەی بۆ ئەوەی حاجی هێرشی کە دوێنێ لە ئەو لە باکوورەکەی بوو تەقریبەن ئەوە بۆ شەید کرایە بۆیە ینی وەزعەکان لێرە ئەوەیە بەڵام دوو دنیای جیایە ئەوەی مافیاکان زودایە لەگەر ئەوەی تیرۆری سیاسیە هەرچونە نازانێت سەبەبی سەد چیە چ نییە بەڵام ئیتر ڕووداوەکی بچووک نییە بەس یعنی من دەمە یەک نوقتە بڵێم بڕوا بکەن هاوڕێیانەوە زۆر خەتەرە برادەران خوشکان برایان قەت وە تێمەگەن یعنی وەختی خۆی بە تاالبانیان گوت بوو ئەنی بە بەسیتی پێیان دەکرێت بۆ زانیاریتان منازم محسن بکوژن بەس قەت نیان دەکوشت ئەزانی بۆ لەبەر ئەوی تاالبانی زارە گوت بیکاکە گەم لازم محسن بکوژن خەڵک نابتە پێشمەرگە تێم دەگەی ئەوان پێویستیان بەجەوەکە مەزان دەزار کاری ئیرهاب دەکرێت لە بەرامبەر مەزارگاکان هەندێک کەس تیرۆر دەکرێت بۆی شەڕی خوێناوی دروستبی بنمونە من بۆ خۆم ینی وەکو سەرنج کابرایەک ئەوەندە ژیانی مهدەد بی لێی بگەنە ژۆرێ بیکوژن ئەوە ئەو پەڕی فەشەلی دەستگای ئەمنی سویدە بە تایبەتی دەستگای هەواڵگری ئەو پەڕی کابرایە کە سڕ بزانن لە دوینە و بچن لە ناو ماڵەکەی خۆی بیکوژن ئەوە زۆر جێگای سەرنجە ئەو کابرا سەرێشەیەکی زۆر گەورە بوو لە وڵاتی سوید بۆ زانیاریتانی سویدەوە نەبووە دەعمیان بکە بە پێچاوانەوە بۆ گەورەترین بارهەڵی زەرری 10 ملیار کرۆنیان لە سویدا و بەڕاستی مستەفز بوونە یعنی ئەمن ئێستا کوژایە بەس بەڕ ئەو دەمیژۆم گوت یعنی ئەوە هیچ ئازادیەت و بیسی لە بەردەم مزگەوتە قورئان بسووتێنی و شتە چ خراپە ئەندە برای مسلمان دەست خۆش بەس کاچی خۆم تۆ نازانی ئەو وەسیلە لە ئەوروپای مەقبول نییە تۆ لای خۆت مەقبولە بەس ئەوە یەک فکری ئیسلام دەڵێن کاکەوانە بڕوان بە ئازادی بیرڕانیە تۆ دەڵێ ئەوی دژی مەبی دەی کوژین بەس لە ئەوروپای ئەوە مەقبول نییە لەبەر ئەوەی هەمان شت بەرامبەر مەسیح دەکرێت بەرامبەر هەموو پادشا و ئەوەکانی خۆیان دەکرێت ئەوانەی دەرێن بەسەر هاوڕەگەز باز ناکرێت ئەو ڕەگەز خوازای درۆی دەکەن لێرە هیچ شتێک قودسێتی نییە هیچ شتێک قودسێتی نییە بۆیە لایوان ئەوە یەک وێنەیەکی زۆر خراپ لە 12 ساڵی ڕابردوو بە تایبەتی لە دوای 11 سپتێمبەرەوە درایتە ئیسلام یعنی ئەوە باش بزان ئەو وێنەیە کە ئەوانە ئەو دینە دینێکی باش نییە پەنا بۆ تونند و تیژی دەبا و فعلەن وەی کردیە مەدی ڕاسیزم لە ئەوروپا کە نەمابوو تەقریبەن زۆر زۆر زەعیف بوو ئێستا لە هەموو وڵاتەکان ئەگەر یەکەم حزب نەبن دووە من بە بێوان ئەوە ناکرێت هەموو یاساکانی ئەوروپاوە دەستکاری دەکرێت شارستانەتی ئەوروپا لە دنیایەکی پڕ لە خزمەتگوزاری و ئینسانیەوە ئێستا کە بەڕێو دنیایەکی ڕاسیزم دەڕواتن پەناهەندە ئەو هەموو خەڵکە بە ملیۆنەها مرۆڤیۆکی ئێمەمانان دەهاتە ئەو ئەوروپای ئەو پەرڕێزیان دەگرت خزمەتیان دەکرد ئێستا کە نەک ڕێگاکە چیرایە لەوانەی کە جنسیەشمان هەیە مزایقە دەکرێن لە هەموو دەوائیرەکان فەرق و جیاوازیەکان گەلێک زەق بوویتەوە ڕاسیزم کەیشتە هەموو کونوکە لەبەرەکانی بەشەکی لە بە ئیسلامی سیاسی بەشی لەبەر ئەوەی یعنی دنیای کەلتور و عەقلیەت و ئەوەی شەرق و ئەفریقا و ئاسیامان هینایتە ئێرەیان ئیش ناکرێیان جەریمە زۆر بە کۆی ئەوانە خڕبوویتەوە بەڕێزان بۆیە ئەوە ئەو شتانە گەورەترین زەخیرەیە لە دژی ئینسانیات بڕوان پێ بکەن تۆ ئەو ڕەوەت نییە بێت و نازانی لێرە سەدان مزگەوت و هەزاران مزگەوت لە ئەوروپای لێیان کرایتەوە پەکۆمەتیان دەکرێت ئازادی بیرڕایان هەبوو ڕۆژ بە ڕۆژ لێیان مزایقە دەکرێتن تۆ نەفرێک ئەوە دەکەی بەڵام نەفرێک دەکوژی بەڵام هەندە وێنەیەکی خراپ دەدرێتە هەموو ئەو پەناهەندە بەگشتی و لایەنی ئیسلامی بە تایبەتی بۆیە
ئەوە زیانەکە یەکەم زیانی گەورەی ئەو نوع تیرۆرانە چ لەوەی مەسەن شارلی ئەبدۆ چ لە کۆنە فەرەسفودا بەنمونە چ لەو تەقینەوانەی ناو شارەکان و کوشتنی داعش و قاعیدە و یازدەی سپتێمبەر و ئەوانە زۆر زۆر خراپە هاوڕێیان یعنی وێنەیەکی زۆر خراپی دایتە ئیسلامی سیاسی کو ئەو وێنەیە پیشان دەدەنەوە کاکە نە ئەما و دینە ئێرهابیە نین یعنی کو دەی بڵاو دەکەیەوە بڵێ بابا من ئەمە بێبەرین لەو مەسەلانە ئێمە وەنین سکوسا لە ئەوروپای و شارستانێتە هەیە بڕۆ چ کامە دینێ ئەو لێرەنا کامە دینێ کامەوە هیچ خوچێتی نییە بەڵام ئەتوو بێ بڵێ نا بۆچی کورد هەندە کورد هەبوون دەیانگۆ بابە لە داهاتن ئێرە کچ خۆیان دەبکوژ یان کەسی کەلتورمانە بابە بڕۆ وڵاتی خۆت کەلتوری خۆتە مێ ئێرە کۆمەڵی قانونیان کاچ خۆم بەزە خۆیاندانە ئێمە هاتیینە ئێرە ئەمە دەمانێت ئەوان قانونیان بگۆڕن بە پێی کەلتوری ئێمە ئەوان نایکەن کاکەوان قانونیان ئەتو دێ ئیقامەت دەدەنێ هەر دەمانێت بینە ئێرە بەس نازانین لێرە دەیان کۆتوبند هەیە دەیان عقلیەت هەیە کە لەگەر عقلەتی ئێمە ناگونجێت بە جدیمە استدام دەکەین لە کەس دەگری لە کەلتور دەگری ئەزاوە لە کێشەی کۆمەڵایەتیەوە لە هەموو ماڵێک ئێستا کێشەی کۆمەڵایەتی هەیە ئەو دوو عقلێتە لێکتری دەدا بۆیە کەیفتان پێنێ ئەوە بازەکەی هەر یەکەم لایەنە ئیسلامیەکانی ئەوروپا دادەنێن مزایقە دەکرێن ئەوە دەبن دووەم لایەن هەمومان هەر سەرڕەشە مزایقە دەکرێن و ئەو خۆشەی بە ملیۆنەها مرۆڤ کە لە ئەوروپا پێی دەدرایە هەمووی ڕاوەستایە و ئەوانەی بێ ئیقامەن و ئەوانەی چاوەڕوانن کە ڕادەوەسی هەمووی بازی ئەو ڕەفتارانەیە بڕوان پێ بکەن ئەگەنا ئەوروپا دایم سەعات پێویستی بە هاوڵاتی کێ لەبەر ئەوەی لێرە کۆچ زۆرە لێرەش کۆ زۆر لەو سویدەش کۆچ خەڵک دەستە ئەمریکا و چەندین وڵاتی تر یان پیریان زۆرە دایم سەعات پێویستیان بە ئەوەیە بەڵام ئێستاکە ئەو پەناهەندە شەرقیانە وەرناگرن بچنە ئەمریکا لە ئەوروپای شەرقی دێنن بەهەرحاڵ ئەوە کێشەی سەلمان مۆمیکە و بە هیوان زمانی گفتوگۆ زیاتر ئەوە بێ و هاوڕێیان دڵتان خۆش نەبی بڕوا بکەم دەزام هەندێک گەنجی ئیسلامان نەحەقی نییە وا پەروەردە دەکەن هەندێک لەو مەلا و لەو عەقڵیە ئیسلامیان بیکوژە ئەوە زدی ئەوەیە بەڵام زمانی گفتگۆ لە هەمووی گرنگترە لە هەمووی سەرکەوتوترە وەکو لێرە هەموو ئاینەک هەموو حزب و بیر و باوەڕێکدا بۆتێ دەیان جار ئێمە چوونە سەر ئەو جادەیە دژی ئەو حکوومەتی سویدا بڕوا بکەم 2002 هاتمە ئێرە 2000 هاتم 2002 لە نەو بازاری ستۆکۆڵم دەسوڕاینەوە دەمانگۆت وەزیری خارجییان مرۆڤ کوژە ئەو خەڵکە تەمەشای دەکردین بەبێ هیچ بکەن یعنی سەوی ناوی برادرانی قەندیلیان خسپەلیسی تیرۆر سوید تەرشی کرد تاوان بۆش کرا لەبەر ئەوی برادرانی قەندیل بەشەچی لە نەوەتەکان لێرە دوو کەسیان چوو کوشت بە کەڵەگایی کوشتیان و ڕایانگەیان ئەوە بەهانەی دادەست بەهانە خۆ هەر ئەو برادرانە ئەوە بوون بەس بەهانەی دادەست مەسەلەی سەلوان مۆمیکە ڕازبی کە ئیسلامیەکان ئەو بەهانەیەکی گەورە دەداتە دەست هێزە دژە ئیسلامیەکان کە لێرە ئەو مۆزوعی زۆر گەورە بکەن زۆرمە گەورە بکەن بڵێ ئەوە تا ئەمەدەیان حەوێنینەوە کەتی دێن لێرە ئێرە دەکەنە ئەوە ڕقەی فترەی داعش یعنی ئیتر مزایقەی هەر هەمومان دەکرێت بە تایبەتی لایەنە ئیسلامیەکان چکۆوانە پێویستیان بەو کەرەسەیە وەکو تاڵەبانی گوتم کە ئەوەی نەدەکوشت لەبەرەوەی دەگوت ئەیکو خەڵک بتە پێشمەگە ڕاسیزم کو بێ کۆمەلگا چەواشە بکە بڵێ هەموو بەشەرەکان ئەوانەی هاتینە ئیقامەمان پێداینە بەڵان لە بۆ کۆمەلگای سویدی دەبی بێ ئەو شتانە دروست بکەن بەنمونە ئەوانە دەبتە زەخیرە لە بۆیان ئیتر بە نەزانی بی یان ئەوان بی یا کرابی ئەوە بازەکەی هەموو ئەو خەڵکانە دەگەوزە دوای ئەوە هەموو کۆکوودە ئەو هەموو خەڵکە بێ ئیقامێ ئەو هەموو خەڵکە لی تێک چۆ ئەو هەموو خەڵکەش ناتوانانی بێتە ئێرە کە خۆی بەدار و بەردا دەدا هاوڕێیان بێمە سەر نووسینگەی کازمی ئەوە ببورن گەندەڵی سەرۆک کۆمار گەندەڵی سەرۆک کۆمار بەست خۆیەک دەقەق گەرم بووە داوای لێبوردن دەکەم گەندەڵی سەرۆک کۆمار بەداخەوە یعنی سەرۆک کۆمار زۆر فەزاعەتی پەیدا بوو پێشتر و شازێباری بوو برو زگنووری شاوێسا ئەوە سەرۆک کۆمار دووەم جارە فەزاعەتی ئەوەی لێ پەیدا دەبی من دەزانم ئەوە هەندەوە نییە بەس ئیشی مەشە کە ئەوە بڵاو بکەینەوە کە ناکرێت نوێنەری کورد بی و سەرۆک کۆمار بێ هاوار سکرتێرەکەت ئەو هەمووی بکە ئەوە درۆشی کردی ئەو ڕەڵەتی ڕەشی دەرێ ئەوە سکرتێر نییە بەس بە نووسینگەیە لەم هەموو کەس دەزانیوە بە بەڵگە هەیە منیش لە تەلەگرامەکەی بڵاوم کردەوە
کە بە بەڵگەی و سکرتێری تایبەتی بووە چالاک هاوڕێیان کەسە کەیە ناوی دابان بە باوکی ڕفراندۆم دەسێ ئەوە قورمساغی وەچی خۆی نییە وتیان هەر کەسە قسەی لەگە بکە قەرزاریش دەکاتەوە ئەوەندە زمانی سەر چاو کاک عومەر ئەوەندە زمانی لووسە ئەوەندە زمانی لووسە باوکی ڕفراندۆم ئەوە نووسی گوتبی بە بزنسمانێکی سلێمانی گوتبوو کاک فاروق مەلا مستەفا وەرا من فیرەگێت لە بۆ دەینم چارگێ ئێوە ئەندە مشکلی قانونی هەیە لۆت عیلاج دەکەم ئیتر تا 50 ملیۆن دۆلاری لێوەرگرتیە تا 50 ملیۆن دۆلار ئەلەساس کۆمەڵێک ئەو ئیش و کارە قانونیانەی لۆ بەڕێ بکات دوای ئەوە دەردەچێت کور هەمووی درویە هەر هیچی نییە مجەڕەد لەگەر نووسینگەی کاز ببوورە نووسینگەی کازمی لەگەر نووسینگەی کازمی خەڵک هەبووە تەنسیقی هەبووە لەگەریان کلاوات و فێڵیان کردیە خەڵکەشی زۆریان قۆڵ بڕیە گیرە بارحەڵ سوودانی کەزانی لەگەر عوسمان غانمی وەزیری ناوەخۆ بە ناوی هەردووکان ئاوڕێیان پارەیان لە خەڵک وەرگرتیە دیارە ئیتر شکایەت کرایە سوودانی کەزانیتی بە ناوی ئەو کەتنانەی کردێت هەراتە تورکیای ئیتر داوای لە تورکی مخابەرات و استخبارات کردێت تەحقیبی بکەن لە تورکیا دیتیاندایانە تورکیا کردیە بە تەیارەی تایبەتی نایتیانەوە گرتیتیان حکوومەت تورکیا و دابانەی گرتیە لۆی هینایتەوە کە لۆی هینایتەوە ئیتر داوای کردیە دابان لەو چالاکەی کە بەری بدە 48 دەفتەری دەدات 48 دەفتەری دایتێ نەک دایتێ ئیتر لەو 48 دەفتەرە سارەی درعا کە من لەسەر لۆتان پیشان دەدەم زێڕی بای 5 دەفتەری لە بۆ ژنەکەی کڕیا ژنی چالاکی 5 دەفتەر 6 ئێم4 تێم دەگەی بای 46 یان 48 دەفتەرە لۆی کڕیە بە دەنگ ئەوەی کردیا دەنجی هەموو تەزیر کردیا دەنجی هەموو تەزیر کردیا کە دەیداتن کە قسەی لەگەڵ دەکاتن کە ڤیدیۆی گرتیە هەمووی تەسویر کردیا دوای ئەوەی لە ڕێی گەندەڵیە قێزەوەنەکە لێرەدایە ئەوزە هەڵسایە کە بەر بووە هەندێک دەڵێن ینی پارەکەی گەڕاندیتەوە من نازانم لەژ دەڵێن نەخێر کەتە لای پارتی هەمووی لێ خورایە و نازانم ینی تەفسیراتەکە گرنگ لە زیندان لێبوردنە چ تایبەتی لە دەردەچی کەەوە کارێکی زۆر قێزەوەنە کابراایکی وا قورمساغی هەندێک لێبوردن چێلەوەی دەرگردیە ئەو چالاکە بەسەر و کۆماری دەرکردە من نازانم لە تێڕەشی زانیتیان بەشدارەیاننا بەس چالاک سکرتێریتی واتە لۆگۆتی واتە نوێنەریتی کردیتی ئەو شتەیە ئیتر کە بەر بووە ئەڵا ئەوزە دەرێ شاخەوانم نی بەردایە پارەکانم دەوێتەوە پارە و سارە و هەموو شتەکانم دەوێتەوە ئاڕێیان جێدەن 6 دەفتەر حواڵە بە ناوی عەقیل مۆزەفە لە مەکتەبی سەید ڕەئیس ڕاست ناوڕێیان ئەوە یەکێک لەو ڤیدیۆیانەیە کە لە بۆ ئەو منداڵە گسکەی کردێتە تەماشای ئەو سیارەی لۆ کڕیە ئەوە کوڕی چالاکە سیارەی تایبەتی لۆ کڕیە لۆ ئەو منداڵەی ڕاوەستە ئەوە هەر شتش کوی تەسویر کردی ئاوڕێیان باشە منداڵی وات ئەوەی لوت بە تەکلیفی کاک فاروق منی ئاف کرد و مەرسومی جمهوری بۆ من دەرکرد ئەو کاتێک کە جەنابەت لەوێ موجود نەبووی بەڵام کاک چالاک بە ڤیدۆ بە ئیسپات بە سەوتی تەسجیل بە هەموو بەڵگا لە لامانە بە فلاش بە قورس بە ڤیدۆ بە شایەت هەمووی سەوتی کاک چالاک خۆی ڤیدۆی کاک چالاک خۆی کە ئەم قائیمەی بۆ جەنابتم ناردوو لێمانی سەرەوە 16 دەفتەر لاندگرۆزەر 8 قطعة سلاحي M4 10 قطعة دمانشي كلوك كلاج 6 دفتر حوالة بناوي عقيل موظفة لمكتبي السيد الرئيس سايق لاي تشالاك 2 دفتر حوالة بدستي هوا هولير 1 دفتر حوالة بدستي هوا
تقريبا باي بيان دفتر عالتون بو دادا قولناز من هر بيلم دادا قولناز شكرا خوشكي قوري منها دایکم بەدەستی خۆی نردی بۆ بەغدا لە بەغداش کە تەسمیلیان کردو بە ڤیدۆ لامانە سایق کە تەسمیلی سایقی چالاکی دەکا و هەموو ئەم شتانی کە جەنەمە من باسیەکەم بە ڤیدۆ لامانە بە ئیسپات بە سەوت لامانە کاک چالاک ئینکارێکات لە کۆی ئەو پارانە کاک چالاک 6 دەفتەر و تقریبا نیوی داوەتەوە پێمیان 7 دەفتەر باشە هەنێک خەڵکی هێناوە ئەڵن شایەتی بدەن کە ئێمە پارەمان داوەتەوە دابان و دوای ئەو بە منی وت کاک دابان سەوتێکم بۆ بنێرە من هیچ شتێکم نەداوەتە کاک چالاک هیچ شتێکشم لای کاک چالاک نییە بەس خۆشبەختانە من هەموو شتێکم بە ڤیدۆ بە بەڵگە لەلایە و حرمەتەن بۆ ناوی سەید ڕێی خەوان و ئەوە هەر ئەوە بوو بینە سەریەکەشکە ئەوە دەنجی چالاکە عێراقا وەکە و لەنگرۆزەرە مسافەحات درعانیە لەوە جوانتریش دەست ناکە جارێت بە قورئان نەزانم لەنەش خەبینم سارەکە لۆکە ناوەکەی بینی ناوەکەی بینی ئەوە بەرتی لە وەرگرتێ چالاک من کە من شتێک کاڵێ شتێکە کڕم بۆ دیان شتێکت بۆ ئەنێمە بێ VIP بێ VIP قوربانی دڵت بە ئەم ڕانجە دەکوێنەوە لە کوێتەوە خۆم ناوەڵە لە کوێت نا لە دوبەیەنە لە دوبەی لە دوبەی زانم لە هەموو عێراقا وەکە و لەنگرۆ داوەستن ئەوڕانی کەشیە عەرەبرام لە شۆی تو لە بەغای لە سلێمانی لە بەرهام سەید ڕەیس میێوانی لایە محەممەد هەڵبوسی لایە ئەو سیارەت چۆن بۆ بنێرم ساری کیم بۆ نەری جارە پەرەمەکە بە قوربان دەباوە پارەمان داوە تو باک پەرەی چی نەکەم تاو کڕیمان با قورآن کڕین باش حكم بصر وسطي فلما تبع عليها كوبلوية تقديرة قوات صدايا قاعية بمركي هفال وكبرا خوش بمبسي بس طلاقم كوتبي ما شاء الله تلاقي وانا وأجي من أبو أبالو أو كسر جوانات والله يقول رمزور عترسام كتكا جات الشرشي علمي أبي برانا محب خياني عترسام درع نبيتو درعي سيلوه وشتيرو بدا قلت قال له وضعكاني كم كي كوتو إن شاء الله إن شاء الله أقرنا خوابا كيلت بخوابا كيلت بطم أزلنا هذا وأجي برازاي خويانا نكسي عليك داوي دسي عليك مش كيف دنا قرباني ضلت بم عزيز تو أمرك يا أمر بلاكم تو أمرك استغفر الله قورم بياني كفهد يعني لسليماني يا أخوي بياني لبيه باش دو بياني قرأتو بقى باش باش قربان انجا إيشا كتير قورم وازم دوو دەنجیتکە عەرەبیە ئەوە پارەوەرگرتنەکانیانە هەندەش سيف الرباعي خوني باستلام فلوس السيارة المصفحة المراقمة 54,100 ئەوە پارەی سیارەیە ئەوڕێیان ئەوە دوو دەنجیشە لەگەڵ عەرەبەکان قسە دەکا کە جەماعەتی سوودانین کە شکایەت دەکا ئەڵێ پارەمدایە دوای ئەوە داوای ئەو پارانەی لێکردەوە نەیدایتەوە هەمووی بەهەرحاڵ قەزێکە کەتە ناو دەستەی نەزاهات دوێنێ شەوچوونە چالاکیان سکرتێری تایبەتی لەتیف ڕەشیدیان لە ناو ماڵەکەی خۆی گرتیە ئەوە یەکێک لە سەبەبە ڕئیسیەکانە کە ئەوانە ناوەخۆیان پێکاتینە پارەکەشی لۆ گەڕاندیتەوە هەر هەموو بەس بزانە چه فەزاعەتەکە تۆ وەرە لە بۆ یەک کەیس یەک نەفەریان بەردایە 48 دەفتەری وەرگرتیە کورە هاوڕێیان کارەساتە بڕوا بکەن ئێستا هەندێکتانەوە باز دەکەم ینی مەسئولە کە تەعین دەکرێت بە 30 ملیۆن و پەرلەمانتارەکانی یەکێتیان پارتی 20 ملیۆن دەدەن دەنگ لە بۆ مەشروعەچی دەدەن بە چەند ملیۆنەچی بە نمونە هەندێک حزب و هەندێک پەرلەمانتار منسەبە گوەردەگیریەکێک دەیداتێ بالمقابل دەبی بەشێک لەو حسەی بداتە ئیدارەی گشتیان دەستگای ماڵی بارزانی یعنی پارەیەکی خەیاڵی خردەکرێتەوە لەو بەغدایەی لەبەرەوەی ئەوی دەستە ئەو منسەبانە دەهەندە پەیدا دەکەم دێمە سەر کەیسی ئێستا نزار و ئەوەی بەس قەس لێرەدایە ینی چ فەزاعەتەکە ئەوە یەکێک لەو سەبەبە ڕئیسیانەیە کە دوێنێ ئەوە گیرایە
لەبەر ئەوەی لە دەستەی نەزاها ئەوە بووە هاوکات هاوڕێیان هاوکات دوو بەرپرسی باڵای کە یەکێتی مەزانیاویە بۆم دێ هی هەر حزبەک بی بڵاو دەکەمەوە بە بەڵگە و دوکۆمنت کاک نزار ئامێدی کە سکرتێری تایبەتین تاڵەبانی بۆ چەندین ساڵ دوای بوو بۆ وەزیری ژینگە کاک نزار ئامێدی ئەوەندە نەزان بووە ئەو ئەن پاڤلی قوبات بەتەمان بیکەنە سەرۆکی کۆماری ئایندە یعنی لە دوای لە تێڤڕەشیدی ئەوزارێ ئەوی دانێ یعنی کەسەکی ئامێدیە لە 18 ساڵیەوە لە کنماڵی تاالبانیە هیچ قوربانیان نەدایە بابی ئەڵێن زیندانی سیاسی بەس بۆخواان لە منداڵیەوە هەر ئێستا بووینە ملیۆنێر خاوەنی دەیان و 100 ملیۆن وەگەر لێیان پرسی بابە و پارەتان لە جێینە بەس پێم برێ بەچە مەعاشش وەرە پێیان بڵێ بزانە و شاب لە دەیان ملیۆن دۆلار دەدەن ئەزر هەمووی خۆشتر یعنی بە دەیان ملیۆن دۆلار ئیسفادەیانە یەکێتی کردیە لە ئامێدی 5 دەنگیان دەدەن جانەی نایە باشە وتیان وڵای من 5 دەنگ بەس ئەوە من 15 کەتانەوە دەخەمە سەری دەنگیان نەینایە ئەو بنەماڵەیە 10 ملیۆن دۆلاریە هیچێک لە بنەماڵە هەرە مستەفی دەگانن لە یەکێتی لە بادینان و ئەو بنەماڵەیە ئەوەندە خۆیان پیا خراپ ناکەن زڵدی پارتی پەنسیقی خۆشیانەیە ئەنی تەزیقمانەوە نیە جازوزن هیچ خۆیان خراپ ناکەن هەر بە قاعیدە خراپەکەی دەکەن ئەو مشەخۆرانش حای لایف دەژن من لەو ڕوانگەوە دێم باز دەکەم بەڕاستی یعنی کابراایەک دێ 56 ملیۆن دۆلاری بەلای کەم بەخۆی و بە نزار و بە گۆدار خەرکردەوە بوونەتە های لایف دای مسعد منسەبی مستخباراتی عام گشتیان وەگرتیە وەزیر بوونە سکرتێری تایبەتی تاالبانی بوونە ئەوەندە قوربانیشان لۆ یەکێتی نەدایە قوربانیان لۆ یەکێتی نەدایە لۆ بەعز نەکرێت لۆ فەزع نەکرێت هاوڕێیان ئەو نزارە چی کردی ئەوەرە کاقوباد و پاڤل بەتەمانە ئەو دۆتە برایەبی کەنە سەر و کۆمار ڕۆژێک چوونە تەندەرێک بای 10 ملیۆن دۆلار بووە پێیان ئیمزا کردی ئیمزای کردی وەختێک تێدەگا هو کورە بابە جومعە بووە دەوام نەبووە هەرکوو ئیمزای کردی وەکو وەزیر ژینگە بووە تەندەرێک بۆ 10 ملیۆن دۆلار بێتر من نازانم چەندیان کوو بۆکو نەبووە هەر ئەوە دەستەی نەزاها ئابڕووی بردیە بەڵام لەبەر ئەوەی سکرتێری تاالبانی بووە بە ئەدەبەوە پێیان گوتی دەست بچێشەوە ینی بە ئەدەبەوە بەڕێیان کردێ لەبەرەوەی سکرتێری تایبەتی تاالبانی بە لە 2023 واتە تاالبانی مردیە ئیترێکێتیش دای نابوو گوت بێت و بس بشێش و مشکلەک نییە پلەی ئەوەی سەر و کۆماری دەدەینەوە گەنا ئەوە دەبێت سکرتێری مەکتەب سیاسی یەکێتی لە بەغدایە وەزیر هەیە دەستی کێشابتەوە بە ئارەزومەندانەی خۆی وەزیر هەیە خۆ دەستی خۆی کێشابتەوە بە ئارەزومەندانە خۆی کە هیچ ناوی لە پۆستی سەر و کۆماری و دەستیان پێکێشایەوە لەسەر ئەو وەرە تو بچی ئەوەندە نەکبەت و جێلبی لە ڕۆژی جومعەی ئیمزای تەندەر بکەیت هاوڕیان ئەوە یەک دوو چەند خۆشە دەستگایەک هەیە ئاوا لە بەغدایە لە بەغدا وەچی کوردستان فەزاعەتی ئەخلاقی و فەساد و دزی وەچی خۆرەیە زیاتریشە لەبەر منبەعێکە پارەکە زیاتر چەند پارە زیاتر بی ئەوە دەبی بەڵام ئاوا لەوێندەر ئەو وەزیر و ئەوانە دەدرێنە دادگا دەستەی نەزاهەت هەیە تحقیقیان نەگە دەکرێت پارەیان وەردەگرێتەوە چەند خۆشە ئەوە وەکو ئەوی ترامپ گەورەترین سەرۆکی دنیا بوو قەراری دەرکرد ناوی منداڵی ئەو کەسانەی منداڵ بن لێرەدایک بن هیچ کە جنسیان بدرێت ئیمزای کرد سبەینێ 2 ڕۆژی پێ نەچوو حاکمە ئڵغای کردەوە چەند خۆشە یاسا کە لەسەر ترامپ و لەسەر وەزیرێکی عێراق و لەسەر منی ژۆکو یەکتری جێبەجێ بکرێت نەکوەکە کوردستانەی لە ئەوەی هاوڕیان گۆداری برای کە دوایین تشتە باز دەکەم گۆداری برای بەویش لە ئەڵمانیا بوو چیتەوە لە هەر زوو لە کەتە ناو سلکی مخابراتەوە و ئەخیری لە 2000 ئەو برادرانەی من پرسییم 2011 بوویتە مدیری استخباراتی گشتی عێراق ئەوە ئەتا بە هەرێمی کوردستانیشەوە ئەوانەی لەدەست بووە ئەوە 9 ساڵ لەوێ بووە 9 ساڵ کە دەبووی هەمووی 4 ساڵ بی 9 ساڵ سەرۆک بووە تەساولیان لۆ کردیە ئەویش لێی کەشف بووە کە پارچە زەویەکی کابرایەکی سونەی بای 4 ملیۆنە نازانرێت زەفتی کردیە یان ئەوەیە ئێستا تحقیقی لەسەردانرای ئەو یەکێک لەو شتانەیە گەندەڵێکی زۆری هەبووە ئەوانیان هەموو لێ ئیزافە کردیە نازانم بەس لیان گەورە کردی من دەزانم سەدانی کەشف لەوی خراپترە بەس گرنگ ئەوە کەتە بەرە ئێستاکە هەردوو برا ئێستاکە بووینە لە کەی شەرمەزاری کە گوتم گۆدار ئەوە بووە زائیدەن
زائدا هاوڕێیان ئەو زانیاران لای من هەیە ئەو IQ خەتی ئەنتەرنێتی ئەوانە کە شاناز برای محەممەد و کوڕەکانی و کچەکانی و منداڵ پارێزیان بە شەق لە خەڵک وەرگرتەوە بە خەڵک وەرگرتەوە IQیان هەیە کە خەتی هەموو ئەنتەرنێتە لەگە عراق گەندەڵێکی زۆر گەورەی کەشف بووە ئەویش گەندەڵێکی زۆر گەورەیە هاوڕێیان بەم دییان گوریانی قسەکە زۆر منتەوە تێ مەسەن وەتسئاپ هیچ نییە مەسەن دەزانێ 3 مانگ لەگە چەند کەسی دەنگت کردێ دەتوانن لۆ دەربینن مەسەن ئاسیا دەربینی کۆڕێک دەربینی بەڵام خەتی ئەنتەرنێت دەزانی چێن دەرو چت کردی و هەموو شتەدایە گومان هەیە ئەمە نازام 100% ئەوە چکە ئێستا تەحقیقیان نەسەدانرا جگەلەوەی IQ و فەزاعەتێکی زۆر گەورەیە کە کۆمەڵە گەندەڵێکی دیاوکات ئەڵێن زانیاریان فرۆشتیە یان ئەو زانیاریان دزە پێ کردیە باوا بڵێ یەکێک لەوانە برای ئەو نزار ئامێدیە کەم پرسیم وتیان بەس نزار و گۆدارن بەشەکردنەوەن کوڕێکی شاناز و لەتیف ڕەشید ئەویش بەشدارە تاقیقیان لەسەرە دەدرێنە دادگا چەند خۆشە نەوەی کوڕی سەرۆک کۆمارە ئەو عێراقە عەرەبی کامومە ئەوەیە وەزیرە مدیری ئیستیخباراتە تێم دەگەی وەزیری مالیەی شارزێباریان دەرکرد بروس گنووری شاوێز لە دیفاع بوو دەریان دەیان وەزیری سەرۆک وەزیرانی خۆیان کازمیان دایدە دادگا و ئەوەی دەکەن کاکە لە کنەمە ئەو نەقسەمان هەیە بەجددی لە هەرێم ئەو شتانە نییە بۆیە چەند خۆشە ئەو شتانە دەبینی کە ئەو حاڵەتانە دەبینیتن ئەوە کۆمەڵک لەو گەندەڵیانەیە کە خەڵک ئەوانەی نادیەوەی دیفاع لە نوێنەراتی کورد بکەن لەوێ چ دەکەن من دڵنیام لە پارتی وێچێتی لە هەموو قۆناغەکان بڕواکە بە سەدان لەو کەیسانە هەیە تکایە وەرن پێکەوەست یعنی تەنجیان پێ کاکە وەڵا دەرێن ئەو کابرایە ڕاوەستە ئەو گۆهدارە کە مدیرەکەی خۆی دایتە ئەوە چی یاسین خدرەوەزان یاسین خدر دایتێ بالمقابل داوای چێ هەموو مانجە چەند ملیۆنەچی بداتێ هەرێمی کەمالاغا 30 دەفتەری وەرگرتیە یعنی کە مەنسەبەک یەک دەڕوا یەکەشکە دێتە زەی کابرای خانی چیرۆ کڕیە لەبەرەوەی مدیری استیخباراتی عێراقی تەسلیم کرا لەبەرەوەی ئەو 10 هەندە قازاز دەکات من وەختی خۆی لەسەر شوڕتەی کەرکووک هاوڕیانەوەم کرد یعنی عەقی برێ مدیری شوڕتەی هەیە کەرکووچێ ئەو کوردەکە بە 50 ملیۆن دۆلاری دەیانگوێ کڕیتی هەموو بنکەکان بە 10 ملیۆنیان دەکڕی تێم دەگەی 10 ملیۆنیان دەکڕی لەعلم لەبەرەوەی دەقات قازانجی پەیدا دەکەنەوە یعنی ئەوە وەردەگرن بەس بە بەرتیل بە ڕەشوە بە سەدان شت کورە لەو دەوا ئیرانەوەکو دیتان لە ئەوەی سەرۆکی پەرلەمان بە 50 ملیۆن فرۆشە ئەو مەنسەبانە هەموو پارەی دەکەن هەموو ئەو پەرلەمانتارانەی لەوێندا من ناتوانانی بڵێ هەر هەموو بێویژدانیە هەیە بێویژدانە بەڵام کە دەنگ دەدەن جاریوە بە پارەیە بەڕاستی عەقدیان نەگە دەکرێت لیستە بووە من ناتوانم ئێستاکە دەقیق بم هەر بۆ زانیاریشتان دوایین شت بەمەیان گوت کچی 9 ساڵە پرسیم لەگەر ئەو برادری کاک باوە بڵێم ڕێبوار عەبدوڕەحمان و ئەو کەیلۆ نادم لە 15 ساڵیە خۆی 15ش کەمە بەڵام 9 ساڵی تێدا نییە کە کچ بەشوو بدرێ ینی ئەوە چیان تێدا خستە سەری قانونە قەدیمەکەش مایە بەس ئێستاکە لە 15 ساڵی هەتا 15 ساڵی بەشوو دەدرێتن بەهەرحاڵ بەڕێزان تۆ یعنی ئەو هەموو فەزاعەتە هەیە من دڵنیام بەرپرسەکانی کورد سەرۆک لیستەکان یعنی حزبەکان ئەو تجارەتە لەوێندا دەکەن کە پارەی خەیاڵی خردەبتەوە ئیشم ئیدریس خدر ڕاستە ئیدریس خدر ئەیتر ئیدریس خدر ببورن ئیدریس خدر کە ئەوەی کردی ئەویش ئەیتر یعنی 30 دەفتەر بەس لە بۆ هەرێم کەمالاغا بەس لەوەی داخۆی هەرێم چەند وەرگرتیە لە کاتێکە کورکاکە عیبە وەختی بەڵگەمانە سەر بڵاو کردەوە تو جەنابەت لە پۆلۆنیا کەناسبی خۆت بە کەناس بڕوا بکە هاوڕێیان بەڵگەکە هەیە خۆی بە کەناز لە قەڵەمدایە کاچ خۆم بەس لەوەی 30 دەفتەرت وەرگرتیە داخوا لەو 12 ساڵی لەوێندەر چەند 30 دەفتەریت کە وەرگرتوی ئەی کاچی خۆم یعنی بەجددی ئەو کاسبی ئەو چیە 5 ساڵ پێشمەرگە بووین شەوی بە چەند دەفتەرێک لەسەرمە ڕاوەستایە دێتە سە تەلەڤیزیۆنیش قسەی بریقەدار دەکە ئەو بەڕەڵایەت لە شوێنە گوت ئەم پارەی دەدەمە قادر و مەکی و ئەوانە بەس پێم بڵێ ئەگە درۆزنی لە یەک شوێن بڵێ ئەمە لەو شوێنەی پارەم دایتەوانە هاوڕێیان خەڵکەکەی ئاوە تۆمەتیشمان لۆ دروست دەکاتن ئەڵێ پارەم داینی کورە هەر کەسێک پارەی دایتەما لە بۆمە
پیاو نەبیت ئەگەر بڵاو نەکاتەوە باشە تەلەفۆنی لۆ دەکەم بابێ لە بە من بڵێتن بەنمونە ئەو خەڵکێک لە پشتەوە دەریان ماگامان برادرە گوتی وەڵا قادر گوتی پارەمان دایت گوتم ئەوە دووەم جارە باز دەکەم یعنی ئێستا ڕەنگی خەڵکێک بن ئەوانە پارەی وەردەگرن بە کاکم وەڵا بە کەیف خۆی گوتی پارەم دایتەوانە بەرە لاوەرە پێم برێ هەرێمی کەماڵاقەلە چه پارەت دایتەمە من دڵنیام لەو سەرچاوەی بەرحاڵ هاوڕێیان ئەوە کارە ساتی بەشێک لە ئەوەیە هەرویستم ئەوانش بستە ناو مێژوو باز بکرێ و زۆر شەرمە لەتیف ڕەشید ئەتو نەکرد ئەوە اختلاسی نەوزاد ڕاوەستە نەوزاد زافیش کابرایەک یەک دنیا فەزاعەتیە بوو لێبوردنی تایبەت لێ دەکرێت لێبوردنی تایبەت بە پارە دەکرێت هاوڕێیان ئەی هاوار کاچ خۆمە کووا دەکرێت ینی لەتیف ڕەشید کووا دەکرێت کووا دەبی کو لێبوردنی گشتی بە پارە دەربکەیت ئاگات لێ نییە یان فێڵ لێ دەکەن ئەگە فێڵ لێ دەکەن ئەوە تومانەوەیە تویچنی ئەگەر بە خۆ دەکەی ئەنی دزی کورکو دەکرێت کاچی خۆم خەڵک ئەتوی نادێ لە مادەی 140 لۆ نازام چوو ئەدوژێوێ خەریکی وەکالەی تایبەت بی و خەڵکی پێبەر بدەی بە پارە کورت ئەمر قەبزی لە بۆ دەربچیت خوا شەرم لە خۆت ناکەی کوڕی سەرۆک کۆماری ئەمر قەبزی لەو دەربچی بە شەرەف من هەر وڵاتش کە بایدەوە ئەستقالەی لەو بدرێ تاقیقی لەگە بکرێتن ئەو ماوەکەی کە دیسان فەزاعەتش کە لەسەر کوڕەکەی بڵاو کرایەوە ئەمە نازانم ئەمە قەبزەکە دەرچۆیان نەبەست تحقیقیان لەگە دەگرێ تحقیق بۆ زانیاری چ ئەوە چ ئەو کوڕەش گۆداریش تحقیقی لەگە دەکرێت مانەوە نیە ئەمە قەبزیانە دەرچووە لێ کۆڵینەوەیان لەگە دەکرێتن لە دەستەی نەزەها بەس دەستەی نەزەها بە بەلاش نایەتت ناو تحقیقی بۆ ئەوی وێنەکە بەڕوونی بدرێتن سوپاس شتانەکەم هاوڕێنە و ماوەی لەگەڵماندا بوون بە هیوان دوور لە تیرۆر بین و هەوڵ بدەین ئاوا ڕسوای هەموو ئەو بەرپرسانە بکەن بەبێ جیاوازی حیزبایەتی کە بە دەنجی ئەو میلەتەوە بە خوێن و قوربانیدانی ئەو میلەتە دەچن لەوێندر ئەوا دەبنە بزنس پارتیەکانش کەفیان پێنێ دەینە سەرەوانیش مەلەف هەبی دەینە سەرەوانیش کاتێکی خۆش